تشريفي نوبهارك عالم دكانوي دڵ چونکە میسلی خونچەیە بۆیە دەپشکوێ لەم وعدە خۆشەدا گوڵ و گوڵ چهرە تێکەڵن یەک ڕەنگ و متحید بەدڵ ئەمما بەتەنگوێ عەرعەر عەدیلی قەدیە یعنی بەرابەرن سنبول شەفیهی زوڵفیە فەرقی نییە موێ لەم خۆشیە کە هێزمی مەتبەخ سەوز بووە ماوم عەجەب لە دیدەی سۆفی کەناڕوێ تیپی شکۆفە خەیمەی داوە لە هەر تەرەف یا شاهی نەوبەهارە هەڵی داوە هۆردوێ دنیا کە گوڵگوڵی بووە قوربان ئەتۆ ژوەرە تاالب بە گوڵ بە قەیدی چییە گوڵگوڵی بوێ بولبول کە گەرمە نەغمەی ئاگر دەکاتەوە قونچە حەزینە جەرگ و دڵی بۆ دەکاتوێ نالی زوبانەکەی تەڕ و پاراوی سەوسەند حەیرانی چاوی نێرگسە وەک لاڵە نادوێ